ئێمە و هەڵەبجە یەک دڵین یەک زەستین بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی یەکجار خۆشە وەکو هاوڵاتیەکی شاری هەولێر ئەوڕۆ ڕۆژێکی مێژوویە ڕۆژێکی یەکجار خۆشە ئێمە وەکو هەولێری بەڕاستی وەکو دڵێ ئێمە و هەڵەبجە یەک دڵین یەک زەستین بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی یەکجار خۆشە بە ناوی خۆم وەکو هەولێریەک یعنی پیرۆزبایەکی زۆر گەرم لە خەڵکی هەڵەبجەی خۆشەویست هەڵەبجەی بریندار بەڕاستی ئەوڕۆ یعنی بووە ڕۆژێکی مێژووی تا ڕادەیەک دەتوانین برین زامەکان برینەکانی کە چەندی ساڵە هەڵەبجە خوێنی ڕۆژتیە قوربانی داوە ئەو هەموو وەکو دەڵێ هەڵەبجە چیمیاباران کرا ئەمڕۆ ڕەنجەکەی بەرهەمەکەی ئەوڕۆ بینیمان بەڕاستی ئیسپاتی کرد هەڵەبجە شارێکە بوویتە ڕەمزی کوردستان یەکجار دڵخۆشین سوپاسی هەموو کوردستان دەکەین هەمومان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ جوانیەکەیمە لەوەیدایە ئەوڕۆ بینیمان سوپاسی دەبی پەرلەمانتارەکانیش بکەین کورد بە یەک دەنجی لە پەرلەمان ئیسپاتی کرد یەک دەنجی بۆمە نیشانەی سەرکەوتنە هیوادارم هەموو کوردەوها بە یەک دەنگبی ئەوڕۆ بووە ڕۆژێکی خۆشی جەژنە سەدان و هەزاران جار پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجەی خۆشەویست دەکەین.